بەخێر هاتنی هەموو کەناڵەکانی ڕاگەیاندنەکەین هیوادارم بتوانن هەمووتان بە یەک دەقا و لە یەک کاتە پەیامەکەمان بگاتە هەموو دەنگ و ڕەنگەکانی هەرێمی کوردستان دەست پێ بکەین بەخێر هاتنی هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن ئەەکەین حەز دەکەم سەرەتا دوا بە دوای کەشفکردنی گەندەڵیەکانی کەرتی تەندروستی هەڵەبجە و ئەو کەسانەی کە بەشدارن لەو گەندەڵیانەدا لە بەرواری سیویەکی 5/2021 لە فلکە سەوزەکە کە تەنها ماوەی 3 دقا لە خوار ئێرەوەیە سەر و مزگەوتی قازی محەممەد لەلایەن هێزێکی ئەمنی بە زەبری سیلاح و جنێ و بە شێوەیەکی زۆر ناشرین و نامرۆڤانە لە کاتی شۆفێریکردن و بوونی ترافیک بە سوور کەسێک بە ئارەزووی خۆی چەپۆکی ئەکێشا بە سیارەکەما و سیلاحی لێ هێنابوومەوە کە دەبێت دەرگاکەم بکەمەوە و داببەزم بەڕاستی ئەوەی کە سەرنجی ڕاکێشام ئەوە بوو کە کەسێک پزیشکە کار دەکات لە دەستگایەکی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەگەر فەرمانێکی لەو شێوەیی هەیە هیچ پێویست ناکات تۆ جاسوسی بکەیت و تعقوبی بکەیت لە کاتی هێنانەوەی مناڵەکەی لە مەکتەبە بەو شێوە نامرۆڤانەیە بیگری کە ئەنەما ئیختیطافی کردووە تیرۆری کردووە کە ئەنەما موادەی مخەدیراتی فرۆشتووە بیبیت بۆ ئاسایشی سلێمانی من ئاماژەم بەوە کرد کە دەبێت جلەکانم بگۆڕم چوومە ماڵەوە من دایکم هەیە پەکەوتەیە زەلیلە مناڵەکانم لە ماڵەوە بوون بەڕاستی دایان بەسەر ماڵمانە بەبێ فەرمانی دادوەر مۆبایلی دایکم و خوشکم و هەموو ماڵیان پشکنیوە پاشا منیان بردۆ بۆ ئاسایش لێکۆڵینەوە لەگەڵ منە ئەکەن لێکۆڵینەوە لەگەڵ منە ئەکەن کە ئەنەما هاتوون بۆ گرتنی ئەیمەن زەواهری یا محەممەد عەلی کلای و تایسۆن چەندین پیاوی باڵابەرزیان هێناوە هەموو 180 سانتیمەتر و 120 کیلۆ بۆ یەک ئافرەت بەڕاستی جێگەی شەرمەوامانەزانی ئاسایش و ئەمنیەتی ئێمە بۆ پاراستنی ئەو کەسانەیە کە شەڕ ئەکەن لە پێناو مافی نەخۆشە نەمانزانی ئاسایش و ئەمنیەتەکە پارێزگاری لەوانە ئەکا کە ژیان و ئاسایشی خەڵکیان کردوتە بەرمەترسی من پێشتر لە مانگی دوو ڕۆژ پێش دەست لە کارکێشانەوەی وەسا حەسەنی بەڕێز منیان بان کرد بۆ نووسینگەی تایبەت لە کاتژمێر 9 بەیانی تاوەکو 3 نیوەڕۆ تەحقیقیان لەگەڵ منا کردووە ئەیانوت دەبێت تەعاهودمان بۆ پڕکەیتەوە بە هیچ جۆرێک نابێ باسی گەندەڵیەکانی کەرتی تەندروستی هەڵەبجە بکەیت ئەوە بوو کە بەو شێوە نامرۆڤانەیە لەسەر مادەی 2 مۆبایل ئەلەساس لەسەر خراپ بەکارهێنانی سۆشیەل میدیا فەیسبوک و ئینستاگرام و هەموو شتەکانی من بە ئارەزووی خۆیان لەژێر دەستی خۆیانایە بەناو مۆبایلی شەخسی منە ئەگەڕێم بزان لەگەڵ چیا قسەمان کردو لەگەڵ چیا قسەمان نەکردووە وەڵی حەزەکەم زانن لایەکی کوردستان ئەو زانیاریانەی لایە بە هەموو لایەنە سیاسیەکانەوە ئەیانەوێت دیزە بە دەرخۆنەی مەوزوعەکە بکەن بە ئەلەساس بۆ حاجی هەڵکەوتی تایە ئێبا بە تۆ ساڵێک و 9 مانگێکێتی نیشتیمانی جوابی ئێمەی نەیاوەتەوە ناچارین هاوار بکەین بڵین لایەنە سیاسیەکانی تر وەرنە پێشەوە کەس گوێمان لێ ناگرێ حاجی هەڵکەوت مەمنونین سەرچنارخان مەمنونین دکتۆرە شایان مەمنونین کاک دابان مەمنونین هەر لایەنێکی سیاسی بێ کاک سۆران عومەرە دکتۆر غالبە هەر کەسێک کە ئێوێ خزمەت بکە کاک ئەبوو بەکر هەڵەدنیە ئێمە دەست خۆشیان لێ ئەەکەین چکەمە مافی دایک و خوشک و مناڵ و کەس و کاری هەموو لایەنە سیاسیەکانە بۆ ئەتانەوێ ئەوەی لێرە قسە بکە بڵێن پارتیە و شاسوار عەبدولواحیدی لە پشتا بۆ ئەتانەوێ هەموو شتێک ببن بەلاڕێی سیاسیە ئەتانەوێ وەکو دکتۆر بەختیار حەمامین شار بە دەرمان بکەن قاچمان بشکێنن وڵات جێبێڵین ناڕۆین بمان کوژن ناڕۆین زۆر باشە ئێستا تۆ بۆچی هاتوویتە بنکەی پۆلیس طبعا ئەمانە بەڕاستی کارگەشتۆتە ئەوەی تۆ حاکم فەرمانی بۆ دەرکردووی ئەڵێ ئەم کەسە بێ ئیفراجیکە بۆ ئینهیاری نەفسی تۆی هێشتۆتەوانێ لە ژوورێکە پڕێتی لە ئافرەتی ژنی داعش پڕێتی لە ئافرەتی ئیرهابی مادەی تەزویرات مخەدیرات خۆر کەسانێک کە هەر ئەسڵەن بێت تاوانن تەلەبەی زانکۆیە لە خەڵکی تایە دایک و باوکی وازانێ لە ماستەرە خوێنێ لە جامیعەی تەبرێز لەناو ئاسایشەکەی ئێمە گیراوە وتی چێڵێ خۆی گەورە تۆی بۆ ئێمە نەناردووە دەنگمان بگەێنی بە خێزانەکانمان داوا لە ڕێکخراوەکانی ژنانەکەم دوێنێ UN هات زانیان من ئینگلیزی ئەزانم نیان هێشت منەظەمەکە ببینن چونکە خۆیان زانیان بە مادەی نەقانونی منیان کردوتە ئاسایشەوە حاکم ئیفراجی کردوم دوودانە ڕۆژ زیاتر منیان لە فەرمانی حاکم حسابیان نەکردو منیان لەناو ئاسایشە هێشتۆتەوە خزم و کەسمیان
هەرشێت کردووە لەم سەرهێناویانن بۆ ئەو سەرروتیانە بڕۆن بۆ کاتب عەدلی هەڵە بەکرە جۆل بڕۆن بۆ کاتب عەدلی فڵان شوێن بڕۆن بۆ مەحکەمە بەڕاستی عەیبە ئێوە دەبێت پارێزگاری لە ئەمنیەتی تاک بە تاکی ئەم شارە بکەن نەک پارێزگاری لە دز و ئەوانەی کە بە پارەی خەڵکی هەڵەبجا شەوی $100 وەرەگرن کە لە 3-4 نەخۆشخانە پارە وەرەگرن بۆ کەسێک لە ساڵێکا 4 موچەی وەرگتووە بۆ خەڵکانێکەیە لە مانگێکا 25 ملیۆن دینارەکەوێت لەسەر ئەم حکومەتە ئەبێ حکومەت کەرتی ئەهلی و کەرتی حکومی جیاکاتەوە ئەوەی لە حکومی ئیشەکات دەبێت لە دەوامی فەرمی خۆیان بێ لە دەوامی فەرمیان نییە و لە 4 شوێن پارە پێیەکە دووری خەرەوە بینێرە کەرتی ئەهلی بەم شێوەیە لەسەری بانک کراوی ئەو نەمەترسیدارن کە بەم شێوەیە بەسەر چاو طبعاً ئەگەر ئەم قسانەی من درۆیە و ئەو کاسە لێس و چڵکا و خۆرانەی کە پۆست ئەکەن و ئێمە بە درۆ ئەخەنەوە با گوێ لە ئێمە نەگرن بڕۆن سەیری راپۆرتەکانی چاودێری دارایی بکەن کاتێک قەرەوێڵەیەک بە $6 بۆ 330,000 دینار نووسراوە لەسەر خەڵکی هەڵەبجا کاتێک جیهازێکی کوڵ سێنتریفیوج بە 9 وەرەقەیە لە هەولێر بە 10 وەرەقەیە لە سلێمانی 8 ملیۆن لەسەر حکومەت نووسراوە لە کاتێکا جیهازێکی سێنتریفیوج بای 11 وەرەقەیە 55 ملیۆن دینار نووسراوە لە کاتێکا فلتەرتیپێک کڕابێ ئەگەر شتێک نرخی 5,000 بێ 200,000 نووسراوە شتێک نرخی 15,000 بێ 800,000 نووسراوە بڕۆن سەری بەس راپۆرتەکانی چاودێری دارایی کەن بۆ کەیسی کۆڕۆنا بەس بزانن لەوەیە ئەو کەسەی کە پەنای بردووە و وەدیفاع لەو گەندەڵانە ئەکەن ئەیانەوێ عەلەساس ئێمە تەشیرمان کردو بە سومعیان ئێمە تەشیرمان نەکردو بە سومعی کەس من هەندێکتانم هەر نەناسیوە ئێوە لە سۆشیال میدیایە ڤیدیۆکانتان و گرتەکانتان بڵاو بوو نەتەوانێ لە مەرکەزی چوارترا بۆ ئەزمەڕ بۆ شەی سەرکار ڕۆیشتووە تکاتان لێ یەکەم وەداوە لە حاکم ئاواتەکەم وەکو حاکمی مەحکەمەی ئاسایش یعنی قانونیانە و دادوەرانە بەبێت تەدەخولاتی هیچ کەسێک کە بە ناوی سین لەناو ئاسایشی گشتی سلێمانی ئێوێ یەکێتی نیشتیمانی و ئاسایش بەکاربێنێ بۆ مەرامە گڵاوەکانی هەندێک کەس داوای ئەەکەم وەزارەتی عەدل بێتە خەت بە چه حەقێ دکتۆرێک ئەوەی لە ناو تیرۆریست و مخەدیرات خۆرا دایانەی ئیهانەی ئەەکەی ئەزانی دوێنێ منیان چۆن هێناوەتە دەرەوە وتم وەکو زانای قایم خۆمە خنجێنم بۆی هەموو کوردستان بزانێتیتان لە من کردووە ئەنجا منیان بەراوە سکاڵا کراوە کاکە سکاڵا کراوە هەندێک کە سەڵێ بۆ تۆ تازە قساکەی من لە مانگی حوتی 2018 کە ئەوەم کردووە لە مانگی ساڵێک 2 ساڵ پێش ئێستا شکاتیان لێکراوە لە داواکاری گشتی لەسەر دەرمانی ئەکسپایر ئەڵێن وەڵام دکتۆرە لی نازانێ کاکە ئەنسۆلین دەرمان نییە لۆزیک دەرمان نییە تراماڵ دەرمان نییە لیدۆکاین دەرمان نییە ئێمە لی نازانین لە قانونا هەیە دەرمانێک ئەکسپایر بوو مانجێک پێش ئەوەی بەسەر بچێ دەبێت تۆ تەلەفی بکەیتەوە بۆ کۆگای دەرمان ئەواناڵێن لی نازانێ ئەو کۆگایەک بووە دکتۆرە باخان خۆی باشە 3 جار شەید سەرکار بە پیکاپ دەرمانی بەسەر چووی بردووە خۆ خەڵکی هەڵەبجە مشکی هامستەر نییە تۆ دەرمانی لەسەر تاقیەکەیتەوە وەڵاهی تەدەخولاتی حیزبیە هەر خۆمم کەس قسە ناکە خەڵک لەسەر کۆمنتێک گیراوە 1 هەفتە لە ئاسایشە با بە خۆ چییە دەسەڵاتی کیم جۆنگە هیتلەرە سەردەمی سەدام حسەینە ئێمە ئازادین بێدەنگ نابین بمانگرن هەموو ڕۆژێ کۆنگراکەین باسی هەموو ڕاستیەکانەکەین وەڵایی منەوەم دیوە لە هەڵەبجە خەڵک هەیە دکتۆرەوەی تۆ لەوێ دیوتە ڕەنگە لە سلێمانیا دووهێندە بێ بەڵام من ڕاستی ناتوانم ئەوە بکەم چونکە هیچ بۆ هینێکم نییە لەسەر سلێمانی مەترسی لەسەر ژیانم هەیە داوا لە وەزیری تەندروستی و سەرۆکی حکومەتەکەم بۆ ئەوەی وەکو کەیسی ئامانج بابانی کامێراکان نەسڕنەوە ببینە دکتۆرێت بە چه سوکایەتیەکەوە هێزی ئەمنی گرتوویەتی تکاتان لە یەکەم هەموو لایەنە سیاسیەکان کامێراکان خاڵیکەنەوە لە فلکە سەوزەکە لە پشتی نەخۆشخانەی سمارت لای ماڵی بەیانی شێخ حەسەن وەفریای ئەو ئافرەتانەش بکەون کە لە نێو ئاساییشان با خزم و کەسیان بزانن کە لەوێن تکاتان لە یەکەم با دەنگی ئەوانیش بگار ڕێکخراوەکانی ژنان و کۆمەلگای مەدەنی معقولە 15 ژن و 7 مناڵی داما و تاوانی چییە؟ مناڵی داعشە خۆ بە داعشی نەهاتوۆتە دنیاوە حربی نەفسی لەگەڵ کۆمەڵی کەسا دایە ناوی هیچ پەیوەندی نییە کەیسەکەی تۆ بەو کەسانەوە لە عەرزات خەوێنن باشە و بە جۆرێک حرب لەگەڵا ئەکەن بۆ نمونە حاکمی فراجی کردووی 2 ڕۆژ زیاتر لەوێ دایان ناوی ئەمە لادانە لە یاسا
داواکارم وەزارەتی عەدل بەڕاستەوخۆیی بێت سەیری ئەم کەیسە بکات. من حاکم هەر ئەو ڕۆژە کە بینیومی ئیفراجی کردوم بە کەفالەتی 500,000 هەر یەکسەر ئازادی کردوم. دکتۆرە دوا کۆمنتێت دۆسیەک تێ لە بەڵێ بەڵێ پاشان کەویستیان لەوێ ئیخراجیان کردین بۆ ئەوەی هەر نەمان نێرنەوە بۆ ماڵەوانێ. ئامانجەکان ئەوە بوو لێرەش ئەڵێن تۆ لە 2010 ئەمر قەبزێکت هەیە لەم مەرکەزەیە. طبعا لەلایەنی ئەم مەرکەزەوە دەیان زار تەبلیغم بۆ تۆشتم بۆ ئەگەر ئەمر قەبزم هەیە ماڵەکەی من ئەوە تا لەویایە. 11 ساڵە حکومەت و یاسا خەوتووە ئێستا بیری کەوتۆتەوە دوێنێ زۆربەی هەر زۆری دەرمانەکان